کوردە وا فتوا دراوە بۆ جوازی کوشتنت چارە و مەلجە نییە تەحقیقە ئەم جامردنت وا محەقق دەتکوژن دەتکەن بە نیشانەی تفەنگ با دەوامی بێ بەڕاستی شۆڕش و شەڕکردنت هەرچەنێ شێخ و مەلا و ئاغا و ڕەئیسی کورد هەیە گشتیان هەڵواسران بەسیە لە غەفڵەت مستنت تازە ئومێدت بە کێیە ڕەحمت پێ بکە دژمنت دایم لە پارێزە زیانە وێستنت شێخ عەبدولقادری نەجلی عوبەیدوڵڵا ئەوە بێخەتا هەڵواسرا تا کەی بێ دوژمن ویستنت دوژمنت وا ئەسلیحەی خۆی سازەدا بۆ کوشتنت هەڵسەپێ فایدەی نییە ئەمڕۆ لەسەر پشت کەوتنت خوێن وەکو سێڵاوە دەڕوا سوورە دەشت و شی و شاخ غیرەتە شەو تا سەحەر ڕاحەت لە جێگانوستنت شیوەن و هاوار و قوڕپێوان و ئاغ و حەسرەتە شەرتی ئینسافی نییە ئەم حەقە بۆ گەڵبردنت کوردی بێکەس ئیتیفاقێ تۆ لەگەڵ خزمت بکە گەر پەشێویت لا بەلاکەی کاکە پێک دێویستنت گەر بە فەن و عیلم و سەنعەتکەی ئەسیری ئیعتیماد بێشکە ممکن دەبێ ئەو جارە دوژمن خستنت دەم خۆش کاک حەمیدگیان دەست و پەنجە و خۆش خاتونگیان ئازیزانم سڵاو خۆشحاڵم لە دیمانەیەکی نوێی قەلەندەرخانە لەگەڵ هاوکارم کاک حەمیدبانەی پێتان شادە بمەوە باسی ئەمڕۆمان باسی شاعیری گەورە ئەسیریە میوانەکانی ئەمڕۆم برای بەڕێز و نووسەر و شاعیر دانا عەسکەرە بەخێربێی کارداناگیان لەگەڵ خات و ڕێسا بە ئامێری سێتار بەخێربێی خاتونگیان بەخێر بن کارداناگیان پێشەکی حەز ئەەکەم کورتەیەک لە ژیانی شاعیرمان بۆ باس بکەین بەڵێ ئەسیری عەبدولخالق شێخ حوسێن ئەفەندی مرشدی تەریقەتی نەقشبەندی ساڵی 1990 لە کەرکووک لەدایک بووە لەم پێناسەیە دوو جۆر ئەشکالیت هەیە هەم لەسەر ناوەکەی و هەم لەسەر ساڵی لەدایک بوونەکەی جەبارجەباری لە کتێبێکی خۆیدا دەڵێ ئەسیری ناوی ئەثیریە لە ناوی ئبن الئەثیر مێژونووسی گەورەی کوردەوە وەریگرتووە بەڵام خەڵکانێکی تر دەڵێن ئەسیری من بە قەناعەتی خۆم ئەثیریە بە حکمی ئەوەی کاریگەری ئبن الئەثیری زۆر لەسرە و زائیدەن ئەوەی کە لە تەلەفوز وە لە پیتی کوردیا ثئنیە عادەتەن کە ثئنە بێ ئەم هەموو ثئێکەکەین بە سین ئەمە من قەناعەتم وایە ئەمەوە ئەوەی مێژووی لەدایک بوونەکەی چونکە ئەم لە ساڵی 1935 لە دادگای شەرعی کەرکووک دامەزراوە ئەگەر لە ساڵی 1990 بێ ئەکاتە 45 ساڵ 46 ساڵ ئەگەر لە 1995 بێت دەکاتە 1995 مامۆستا پرۆفیسۆر معرف خەزنەدار لە مێژووی ئەدەبی کوردیاوی ژوای نووس ئەکاتە 42 کەواتە من بڕوام وایە 1990 چونکە ئەو کات تەمەنی ئەکاتە 35 ساڵ ئەمە بۆ خۆی بۆ دامەزراندن ڕەنگە شیابێ بۆ ئەو قۆناغە لەوەی کە تۆ لە 40 ساڵیە لە 46 ساڵیە دامەزری لە 5 ساڵیە ئەچێتە بەر خوێندنی وەکو خوێندکارێکی بچووک لە مزگەوتە پاشان لە 18 ساڵیە لەبەر دەچێتە خوێندنی فەقێتی دەچێتە هەڵەبجە و سنە و بانە و سەقز و مەریوان سەفەرێکی دوور و درێژ ئەکا دوای ئەوە ئەگەڕێتەوە جاریشکە سەفەرەکاتەوە ئەڕاتەوە بۆ ئەستەمبول کۆمەڵێک کەڵە نووسەر و نووسەری گەورە دەبینێت لەو سەفەرانەیە کە لەکێ لەو سەفەرانە ئەگەڕێتەوە بە سووریایە دێتەوە جگەر خوێن دەبینێت جگەر خوێن بە حکمی ئەوەی عیلاقەیەکی پتە هەبوو لە بێنێنە جگەر خوێن سەردانی کەرکوشی کردووە بۆ لای دەچێت بۆ لای جگەر خوێن لە وەکو ئاماژەم پێدا لە ساڵی 35 لە دادگای شەرعی کەرکووک دامەزراوە دوای چەند ساڵێک دەچێت دەیکەن بە
لە 43 بە تهدید دەیکەن بە مدیری ئەموالی قاسرینی کەرکک تا 1950 لە 51 سەر لە نوێ ئەگەڕێنەوە بۆ دادگای شەرعی کەرکک تا 1950 دەست لە کارە کێشێتەوە کە دەست لە کارە کێشێتەوە ئیتر ئەکەوێتە جەولە و گەڕان سەفەرێککە لە 56 دەچێت بۆ حەج لە گەڕانەوەیە عەبدولقادر کوڕی شێخ عوبەیدوڵڵای نەهری ئەبینێ کە شێخ عوبەیدوڵڵای نەهری باوکی شێخ عوبەیدوڵڵا شێخ ئەحمەدی شەهابەددین لەم شعری کە سەرەتا خوێنمەوە ئیشارەتی شێخ ئەحمەدی شەهابەددین باوکی شێخ عوبەیدوڵڵای نەهریە بەڕێوبەری تەریقەتی نەقشبەندیە کە لە شەمزینان و لە ناوچەی مەهاباد شۆڕشێکی بەرپا کردواتر ئەو شۆڕشە لەلایەن عوسمانی و لەلایەن قاجەریەکانەوە سەرکوت کرا. شتێکترەیە کاکدانا ئەڵێ ساڵی 1920 شێخ عوبەیدوڵڵای نەهری خۆشی شێخ عوبەیدوڵڵای نەهریشی بینیوە ئەسی کاک حەمید ئەگەر تۆ سەیری بەرواری لەدایکبوونی شێخ عوبەیدوڵڵای نەهری بکەیت و سەیری بەرواری لەدایکبوونی ئەسیریکەی ئەو دیدارە هەرشی عەبدولقادر بووە چونکە شێخ عوبەیدوڵڵای نەهری لە 1970 لەدایکە بێ لە 1970 کۆچی دوایی ئەکا لە حیجاز کەواتە ئەوەی کە بینیوێتی هەر عەبدولقادری شێخ عەبدولقادری کوڕی شێخ عوبەیدوڵڵای نەهری بووە کە بە شێخ عوبەیدوڵڵای مەزن ناوی ئەبا ئەسیری. بەڵێ کاکدانەگیان دیارە زۆربەی شاعیرەکان باسی شاعیریان کردووە یەکێک لەوانە ڕەفیق حیلمیە کە ئەڵێ عەشقی نیشتیمان ئەسیری کردە شاعر ڕای بەڕێزت بێگومان زۆر ڕاستە نەک هەر ڕەفیق حیلمی بگرە زۆری کەش تەنانەت ڕەنگە کەریم شارەزاش و مامۆستا جەبار جەباریش لە کتێبەکانە ئاماژیان بەوە داوە بە حکمیەوەی ناوچێشی گەرمە کەرکک بەردەوام ململانەی سیاسی لەسەرەوە تاکو ئەم لەحزەیە کە ئێستا ئێمە قسەی تیاکەن ئەو جۆرە ڕوحیەتە لەو ناوچە گەرمەیە هەیە ئەمە وای کردووە کاتێک کە سەفەری کردووە بە تایبەتی ئەمە دەلالەت لەو ڕوحە عنسریە نیە بگرێت دەلالەت لەو سیما جوانەیە کە ئەسیری لە دەرەوەی وڵات ئەیبینێ دوجار کە ئەچێتە ئەستەمبول وەچێتە لوبنان وەچێتە مەسر وەچێتە شوێنێکە ئەو پێشکەوتنە ئەبینێ ئەسیری ئەگەڕێتەوە ئەو غەزەلیات و شعرە عاتفیانەی ئەدڕێنێ کە بەداخەوە ئەمەش کاریگەریشی زۆر خراپی هەبوو بە ڕەنگە بە حکمی ئەو قۆناغی کە کاریگەری مەسەلەن مەحوی و نالی و سالم و کۆمەڵێک شاعری تر کە ها قۆناغی خۆی ئەمانە کاریگەری هەبوو بەسەریەوە من بۆیە دەڵێم ڕەنگە شعرەکەی ئەو شعرە عاتفیانەشی ئەو ڕۆمانسیانە شاکری جوانی تیا بوو بە حکمی ئەوەی دوای ئەوەی کە ئەم شعرانە ئەسووتێنێ شعرەکانی کە سەر بە مەدرسەی میسالیەتن و زیاتر خەمی نیشتیمانیان هات تێدا دەربڕیوە ڕێک ئەچێتەوە سەر قۆناغی ئەحمەد بەجی موختارجاف کە ئەو قۆناغە پێی ئەوترێ قۆناغی مژدەبەخشین و قۆناغی نەسیحەت ئامێز لە شعریەکانە پێچەوانەی قۆناغی شەستەکانی ئەدەبیاتی کوردی کە قۆناغی حەماس و قۆناغی هوتافیە بوو ئەمە دێمە سەر ئەو خاڵی پرسیاری کە تۆ کە ڕێک وایە ئەسیری بۆ قۆناغەیە تێپەڕیوە کە دەکرێت وەکو یەکێک لە شاعیرە نیشتیمان پەروەرە ناتوند و تیژەکان تەماشای بکرێت. کاکداناگیان یەکێک لەو شعرانەی کە بەڵگەی ئەوەیە کە شاعر پاش ئەوەی کەوا فترەیەک شعری دڵداری ئەنووسی یاخی بوو دوای ئەوە دەستی کرد بە شعری وەتەنی وجدانی عەسری ئەگەر خاتوو ڕێسا هاوکارم بێ پێم خۆشە شعری وجدانی عەسری بخوێنمەوە دوجاریش ڕوونکردنەوەیەک لەسەر شعرەکەمان بۆ بێ. ئەسیری لە شعری وجدانی عەسردا دەفەرموێ گەر ئەدیبی و ئارەزووی سەرکەوتنی کوردت هەیە تەرکی ئەشعاری عشق بازی کە گەر بیرت هەیە شعری تاریخی بڵێ بۆ ئینتیباهی میلەتت مرشدی عیلم و مەعارف بە ئەگەر عەقڵت هەیە ناوی هۆمێر چەند هەزار ساڵە لە یۆنان باقیە شعری تاریخی ئەگوت وەک ئەو بە گەر زەوقت هەیە شعری بەد ئەخلاقی و لافی ئەدیبی چۆن دەبێ تەرکی باسی چاو و خاڵ و خەتکە ویژدانت هەیە تەرکی کوردی و نەزمی تورکی و فارسی چۆن مروەتە خۆت بەما تەقبیح ئەکەی تێ فکرە گەر فکرت هەیە. هەر لە ناونیشانی ئەم شعرەوە وجدانی عەسر قۆناغ ینی کاریگەری قۆناغەکەی بەسەرەوە بووە
لە دەرەوەی کوردستان کاتێکە ئەچێتە دەرەوە هەستەکە قۆناغ بەنسبەت کردەوە تێپەڕیەوە پێویستی بۆیە یعنی باس لە ئینتیباهەکە یعنی ئەو وشەی ئینتیباها جۆرێکە لە شڵەقاندنی گۆمێکی فکری تۆ باسی عەقڵەکات ئەمانە هەمووی ئەو دەلالت لەواکەن کە ئەسیری بیری لە نیشتیمان کردووەتەوە یعنی بۆی نەسووتاوە سووتان جایە ئێستا مەسەن زۆر جار قسەیەک هەیە لە ئەدەبیاتی شعری حەداسە مەسەلەن ئەڵێ بەشێکی زۆر لە ئەو شاعرانی کە ئەچنە ئەوروپا ئەوەندەی بیری نیشتیمانەکەن ئەوەندە بیر لە نیشتیمان ناکەنەوە بیرکردنەوە لە نیشتیمان لەم دقەیە زۆر بە وازحی و بە دلیلی دیارەکە ئەسیری لێرە ئاماژەی پێدات دیارە مەبەستی لەو ئەشعارانەی کە پێی ئەڵێ تەرکیکەن غەزەلیاتانە مەرج نییە هەموو غەزەلیات و مەرج نییە هەموو کلاسیک تۆ تێیپەڕێنی بەڵام قۆناغ هەیە مەسەلەن تۆ لە قۆناغی ڕیالیستی لە قۆناغی کلاسیک کۆمەڵک ئەشعار و غەزەلیاتی کلاسیکی هەیە کلاسیک بەو مانیا فۆرمە تەقلیدیە نییە کە ئێمەوە تەماشایەکەین کۆن بێ ئەسڵەن کلاسیک خۆی بۆ نخبەیەک هەیە ئێستاش بەشێکی لەو شعرانەی مەحی و سالم و لەوی ئەگەر زۆر بە وردی تەعاملی لەگەڵانەکەی تێناگەی بەڵام قۆناغ زۆر ضروریە بۆیە ئەڵێ وجدانی عەسەر خۆی تەحەکومەکە کە ئەمە تۆ پێویست بۆیە قۆناغەکە تێپەڕێنی مەسەلەن لە ئەدەبیاتی کلاسیکەوە چیتە ڕیالیست دوای ڕیالیست تێپەڕێنی چیتە یەکێک لە هەڵەکان ئەوەی ئێمە وازین هەرچی لەسەر بەحریەکانی عروض دانرا ئەچێتە قاڵبی کلاسیکەوە بەڵام گەلێ شعر هەیە لەسەر ئەو بەحرانەش دانراوە سادن و ئەچنە قاڵبی شعری ڕۆمانتیک یا ریالیزمەوە یان ئیرۆتیکیەوە بەڵێ کاکدانە ئەمانی کە بە هەموو شعر و ئەدەبیاتی ئەسیریا کە پیا بچینەوە هەست بە ئینتیمایەکی زۆر پابندبوونێکی زۆر سیر بە خاک و بە کورد و بە کوردستانەوە بەڵام بە تایبەتی بە کەرکووکەوە لای ئەسیری هەیە کەرکووک بە درێژایی مێژوو ئەتوانم بڵێم لە هزار ساڵی ڕابردوو بە تایبەتی لە 200 ساڵی ڕابردووە کاریگەری سلبی زۆر خراپی لە لای ئینسانی کورد دروست کردووە و هەندێک جار ئەو کاریگەریانە بە جۆرێک لە جۆرەکان لای نخبەکە کاریگەری ئیجابی هەبووە یعنی تۆ خۆت ئەزانی لەو قۆناغەیە هیچ شتێک نەبووە پەنای پێ ببەری تەنانەت لە بواری ڕۆژنامەگەری لە بواری فکر و لە بواری معریفای ئەوەی هەبووە هەمووی شعر بووە و هەندێک چیرۆک بووە لە دوجار لەم لە 47 مەسەلەن لە پێش 47 کۆمەڵێک چیرۆک یان ڕۆمان ئەنووسری ئەجینە هەمووی دەربڕینەکان بە شعر بووە لە ڕووی سایکۆلۆجیەوە ئینسانی هەر کەلتوری ئێمە کەلتوری شعری دوای خاوەنی میتۆدی فکری و میتۆدی معریفی نین پەنا ئەبینە بەر شعر ئەمە ڕەنگە لای ئێمە نار ڕەنگە لە لای هەموو بەشێکی زۆری وڵاتانی دنیا ئەم کاریگەریە هەبووە من خۆم وتارێکم هەیە بۆ بە شعر دەستی پێەکەی نامەوە سەر ئەوە مەڵام دێمەوە سەر ئەو باسەی کە تۆ یعنی کەرکووک بۆ خۆی بوقعەیەکی گەرمە سراعی فکری لەسرە سراعی سیاسی لەسرە ئەم سراع سیاسیە کاریگەری لە سایکۆلۆژیای ئینسان کردووە ڕەنگە تۆ درەنگتر هەستی پێ بکەی یەکێکیکە ئەوەی لە هەڵەبجەیەک درەنگتر هەستی پێ بکە بەڵام بە حکمی ئەسیری خۆی لە ناو معادلەکە ژیاوە باشتر هەستی پێ کردو بەوەی سراعی ململانەیەوە جۆرێک لە نەتەوەکان تێکەڵ بوونە هەندێک جار تەفاهم نەبووە ئەسیری خۆی ببورن یەکێک بۆ لەوانی بەردەوام محارەبە کراوە تەنانەت لە هەندێک لەو قۆناغانە ئەسیری بەردەوام بربەر دراوە بەردیان لە ماڵەوە بەردیان تێگرتووە بۆی بە زمانی کوردی شعر نەنووسی ئەمانە هەمووی کاریگەری زۆر جوانی لە لای ئەسیری دروست کردووە کە شعری حەماسی و تندڕەوان نەنووسێ و ئەنەما ئینتیمای هەوڵ بدە ئینسان بگەڕێتەوە بۆ سەر ئینتیما جوانەکەی نیشتیما ئینتیما و خۆشەویستی مەسەلەن یەکێک لە شعرەکان ئەڵێ قەڵاتی کەرکووک لە جێی جەرمەنە نیشتەجێی کۆنی خێڵی ئەرکرمەنە زۆر لەو شعرانە هەندێک شعری کە لەوانەیە ئەوەش کە ئەو کەسانی کە زۆڵە کورد بوون یا تۆرانیزم بوون ینی کورد بوون و جلخوار و زۆڵە کوردوانە شعری بۆ ئەو حاڵەتان بەڵێ بۆ ئەوەش نووسیەوە ئەمەش هەمە ئەو کاریگەری سایکۆلۆجیە لەلای ئەو دروست کردووە بێگومان نەتەوەیەکی ژێردەستە نەتەوەیەکی دواکەوتوو ئەمە نەک لە لای کورد ڕەنگە لای هەموو خەڵکی کەش هەبێەوە ئەم ڕەتفعلانە دروست ئەبێ بەوەی کە ئەسیری بەم شکڵە وەڵامی ئەو خەڵکانی داوەتەوە کاکدانەگیان شعرەکانی شاعر هێندە جوان بوون هێندە فەلسەفەیەکی جوانی تێدا بووە زۆر جار شوبهاندویانە بۆ نمونە بە ویلیەم شکسپیر ڕای بەڕێزت چییە لەسەر ئەمە؟ ڕەنگە بۆ ئەو قۆناغە ئەو شوبهاندنە زۆر ئاسایی بێت چونکە ئەوەی شعری ئەسیری بینی بێ ئەوەی بەداخەوە ئەسیری هەندێشتی زۆر فەوتە
کاتی خۆی مەسەلەن کۆمەڵێک شتی بۆ گیوم و کریانی نردووە لە ڕۆژنامەکانی زاری کرمانجی بڵاو بۆتەوە لە پێشکەوتن زۆرێک لەوانەوە تەنانەت دیوانەکەشی بۆ ئەوە نردووە دوای کۆچی دوایی گیوم و کریانی داوا لە کوردستان و کریانی کراوە کە ئەو دیوانانە بگەڕێتەوە بایتر بە هەر وەسیلەیەک بێ ئەو دیوانانە لە دەست چوون یعنی ئەوەی کە ئەو شعرانی بینی بێت دەزانێت ئەم شوبهاندنێکی واقعیە بۆ ئەسیری بەڵام یەک شت هەیە لێرە ئەوەی کە تەرکیزی کردو لەسەر ئەسیری زۆرێک لەو نووسینانەی کە لەسەر ئەسیریە بە سلبی نووسراوە مەسەلەن ئەڵێن لە ڕووی هونەریەوە لە ڕووی تەکنیکی وێنەی شعریەوە هەڵی تایە ناجێگیری تایە ئیسنادیان کردوتە سەر ئەم بەرگە ئەمە چاپی یەکەمێتی ئەمەش چاپی دووەمێتی چاپی کتێبێکی کە هەیە دکتۆرە کوردستان مکریانی کۆی کردوێتەوە ئەحمەد تاقانە پیاچۆتەوە ئەو کتێبێکی زۆر گەورەیە شعری تری تایە ڕەنگە هەندێک خەڵک نەیبینی بێ بەڵام ئەگە ئیسناد کەیتە سەر ئەو کتێبەوە ئەو شعرانە دەرەکەوێت کە ئەو شوبهاندنەی با ویلیام شکسپیر ڕەنگە لە جێ خۆیان بێ بۆ قۆناغی خۆی بۆ قۆناغی ینی وەکو سۆناتەکانی شکسپیر بە دڵنیایی نەک شانۆیەکە کاکدانەگیان هەنێ جاریش ڕخنیان لێگرتووە وتوانەکە با بڵێن شعرەکانی زمانێکی تیژ یاخۆ ڕقێکی دڵسۆزی تایە بەڕای تۆ هۆکاری چی بووە کە هەنێ جار زۆر بە ڕقی شعری نووسیوە من ئاماژەم پێدا لەوەی ئەو ناوچەیە ناوچەیەکی گەرمە باری سایکۆلۆجی و باری سیاسی ناوچەکە وای لێ کردووە ڕەنگە ئینسان لە بارودۆخێکە هەندێک جار لە بەرامبەر شۆڕش لە بەرامبەر کللتور لە بەرامبەر دابوونەریت لە بەرامبەر کۆمەڵک ئەبعادی فکری و فەلسەفی تر ئینسان یاخی ئەبێ و ئینسان هەندێک جار سەیتەرە ناکاتە سەر تواناکانی زمان یعنی زمان خۆی لە شوێنێک ئەسیری ئەڵێ پێویستە ئێمە بکەوینە دوای زمان نەک زمان بکەوێتە دوای ئێمە ئەمە لە ڕووی سایکلۆجیەوە ئەم ئینسانە لەم فترەیە هێمن نەبێتەوە بەڵام لە ئەبینی لە فترەیەکی کەیە جاریشکە هەڵەچێتەوە من نمونەی هەفتاکانت بۆ دێنمەوە کاتێک کە گروپی ڕوانگەدا ئەمەزرێ بۆ ئەوی قۆناغی ئەدەبیاتی کوردی لە قۆناغی ڕیالیستەوە بەرەو قۆناغی مۆدێرنە بڕوا بەڵام کاتێک کە لە هەشتاکانە جاریکە شۆڕش دەستپی ئەکاتەوە جاریکە برادرانی ڕوانگە قۆناغی شعری حەماسەڵێنەوە ینی بەرزونزمیەک جۆرێک لە تەفاعلی فکری لە ناو سایکلۆجی ئینسانیە ئینسان بەردەوام شتە نووسێەوە ڕاستە ئەم ڕقانە ڕەنگە لەسەر ئەساسی ئەوەی کاک حەمید باسی کرد کە ئەو خەڵکانەی کە دژ بە نیشتیمانن یان خیانەتیان لە نیشتیمان کردووە بەردەوام تەعنیانی کردووە بە جۆرە لە جۆران لەو شعرانە ئاماژەی پیانداوە بڵێ گەر کاک حەمید شعری نیشتیمانمان بۆ بخوێنێتەوە خۆشەویستی نیشتیمانت باعیسی ئیمانتە چۆڵ و وێرانی وڵاتت موجەبی فەوتانتە تۆزی ئەم خاک عەزیزە مەرهەم و دەرمانتە کەڵبەز و ئەشکەوتی کێوی قەسفتە ئەیوانتە خۆش و دڵگیرە نمونەی جەننەتە کوردستان بێشە و شاخی بۆ میلەت بۆتە باعیسی فەخر و شان سەیریکەن لێی تێبگەن ئەم جێیە سینەمای جیهان سەروەرانی گەل لە عەشقی خاک وا هەڵواسران دۆتەی شۆخ و قەشەنگە ڕێک و ڕەنجین وەکوەوی ناوی ئەم شیرین شۆخە نیشتیمانە هەمزەوی لاوی نەوجاهم دەهەستە بۆچی سەرمەستی خەوی هی تووە ئەم نازەنینە چاوەکەم تۆش هی ئەوی دەم خۆش کاک حەمیدگیان دەست خۆش خاتونگیان دەست و پەنجە و خۆش بێ کاک داناگیان شاعر خاوەنی فەرهەنگێکی کوردی بووە بەداخەوە نەیتوانیوە تەواوی بکە وەکو بەڕێستان ئاگادار بن کەس هەوڵی ئەوەی داوە ئەو فەرهەنگە تەواو بکە بەداخەوە هەم ئەو فەرهەنگە و هەم ئەو کۆمەڵە شعرەی فەوتاون زۆر محاولە کرا دەستیان بکەوێتەوە بدۆزرێتەوە بەڵام نەدۆزرایەوە بە حکومیەوەی ئەسیری لە قۆناغێکە کۆچی دواییەکە لە ساڵی 1960 تووشی نەخۆشی شێرپەنجا بێ
لە هەژدەی 1962 کۆچی دواییەکە هەر لە کەرکووک کۆچۆ دەیەکە ئەو فترەیە قۆناغێکی لە ڕووی سیاسی قۆناغێکی زۆر ئاڵۆز بوو بۆ کورد نەتوانراوە بە تایبەتی لە کەرکوو نەتوانرایە ئەو فەرهەنگانەی ئەو نووسینانی دەست بکەوێتەوە زۆر محاولەش کراوە بەداخەوە ئەوانە دەست نەکەوتون هەمویان فەوتاون. ئەم بەڕاستی ئەمە کە بیر بکەینەوە کەواتە ئەم دەردەی کەرکووک هی ئەم سەردەمە نییە یعنی زۆر درێژخایەنە لە زمانێکی زۆر دەستی پێ کردووە. اینجا بەڕاستی ئەگەر لە زۆر شێعرەکانی ئەسیریە لی بکۆڵیتەوە سێرەی خەمی کورد و کەرکووک لای ئەسیری لەوەش دەرچۆ بێ بە ئەدەبیات بوو بە گریک سایکۆلۆژی بەڵێ تەنانەت لە من ئاماژەشم پێدا تەنانەت هێندەم متحمسە بۆ کەرکووک احتیمامی بە بواری هوەری شعری نەداوە ینی هەندێک دەبینی لەنگیتایە هەندێک لە هەڵی تەکنیکی هەیە لە شعرەکانە ئەمە دەرەنجامی ئەو بڵین ئەو سووتانەیە بۆ کەرکووک لە لای ئەسیری ئەو مەبەستی بۆ پەیامەکە بگەێنێ هەندێک مەبەستی نەبووە کە لایەنە هوەریەکانی بەردەوام هەوڵیشی داوە دقەکانی زوو بڵاو بکاتەوە نردوێتی بۆ وەکو ئاماژەم پێدا بۆ زاری کرمانجی بۆ پێشکەوتن بۆ کۆمەڵە گۆڤار و کاریگەری ئەوەشە کە کەسێکی وەکو ڕەفیق حلمی ئەڵێ گەر عشقی نیشتیمان نەبووە ئەسیری نەبوو بە شاعیر کەرکووک و خەندەخان باسی کرد مەسەلەن لە زۆر شوێنە ناونراوە شاعری کوردایەتی ینی کە ئەمە هێندە مەسلەی کورد مەسلەیەکی سەرەکی بۆ لای ئەسیری. کاکدانەگیان ئەویستم ئاماژە بەوەش بەم شاعیر لە هەوڵی پەروەردەکردنی شا و فێرکردنی شا هەوڵی هەبووە بۆ نمونە کاتێ لە با بڵێن لە پەروەردەیە مامەستا هەوڵەیە کە قوتابیەکانی ئەو زانیاریانی کە پێ ئەبەخشێ بچێتە بیرەوەری درێژخایەنەوە بۆ نمونە یەکێک لە شعرەکانی لێدان زەرب ئەمەوێ بیخوێنمەوە ئەڵێ لە خانەی یەک کە دەستت کردە لێدان لەوێوە حاصڵیش دەستکە بەدانان لە لێدانی لە خانەیدا براکە لەوێوە دەستکە حاصڵ نووسی چاکە لە سەد یانە لەوی ژوور و زیاتر سەری لێدان حاصڵ یەکبی چاتر واتە هەوڵیاوە کە بەو شێوەیە لە شعرەکەیە هەوڵیاوە کە هاوکاری لە با بڵێن پەروەردە شا بکە ئیجازەی علمی وەرئەگرێ لای مەلا محەممەد وەستافەتاح ئەم ئیجازەیە علمیە بەشێکە ئەبێتە حافزێک بۆ ئەوەی لە ڕووی پەروەردی و هانی خەڵک بدات یعنی بەردەوام ئەم لە ناو شعرەکانی تەنانەت زەرب و کۆ و ئەمانەش هەیە لە هەندێک دقیقە ئەمەندە دقیق بووە هەوڵی داوە بە هەر وەسیلەیەک بێ پەیامێک بگەێنێ لە ڕووی فکری و لە ڕووی مەعریفی و لە ڕووی پەروەردیەوە بڵێ ینی ئەسیری ئەمەندە لە ئەفکارە ورد بووە بەڵام بە حکمی ئەوەی زمانی کوردی هەندە پێشکەوتونەوە بووە ینی ئەم پیاوەجگە لە زمانی کوردی زمانی تورکی و زمانی فارسیشی زانیوە بەڵام زمانی تورکی و فارسیەکەی لە کوردیەکەی هەندێک جاردەبینی باشترە لە هەندێک لەو ئەشعارانی کە کراوە بە فارسی و بە تورکیا ینی لە فکرەکەیە پەیامەکە جوانتر لە فارسی و تورکیەکە گەیشتووە ئەمەوە ئەکا ئەم پیاوە زۆر بە احتیمام بێ جۆ نەداتە ئەوەی کە لەفزی کەلیمە یا زمان کاریگەری سلبی بەسەر فکرەکەەوە بێ مهمە پەیامێک بگەیەنێ لە ڕووی پەروەردەوە لە ڕووی فکرەوە لە ڕووی معریفەوە گرنگ ئەوەی هەوڵێک بدا وەکو ئەوەی لەو شعرەیە تەنبیه ینی ئەم تەنبیهە هەمووشەی تەنبیهە بۆ ئەو قۆناغا لە 1970کانە یا لە 1920 تەنبیه جۆرێکە لە ئاگادارکردنەوە بەوەی کە لە ڕووی فکرەوە ئینسان ئاگاداری بواری فکری و بواری معریفی بێت. کاکدانە دوا پرسیارمان ئەوەیە کە ئەسیری جگە لە شعری کوردایەتی و جگە لەو شعری دڵاریانەی کە سووتانیەتی کۆمەڵێک زۆری شعری ئاینی هەیە کە ئەمانە پارێزراوە هێشتێتەوە لەبەرەوەی خۆی کەسێکی ئاینی بووە و شعرانەی گەلێکی وەکو مناجات بەڵێ مناجاتی ئاینیە. ئەم پیاوە سەر بە تەریقەتی نەقشبەندی بووە و بەشێکی زۆری ئەدەبیاتی لە خزمەت دینی ئیسلامە بووە بە حکمی ئەوەی مرشدی تەریقەتی نەقشبەندی و ئەم تەریقەشی لە شوعبێدوڵڵی نەهریەوە وەرگرتووە لە ناو شعرەکانیە ئەم شتانەش ئەبیێ ئەمە تاکو ئەمرێتش بەشێکی زۆری لەو ئەشعارانە لە جگە لە خۆشەویستی نیشتیمان دینیش بەشێک بووە لەو هۆکارە لە ڕێی دینیشەوە ئەچێتەوە
بێتەوە پاڵ ئەو ئینتیما جوانەی بۆ ئینسان و بۆ نیشتیمانەیە. بەڵێ کاگدانە دو قسە من حەزەکەم دو قسە لەسەر کۆچی دوایی ئەو پیاوەوە لەسەر دۆزینەوەی گۆڕەکەی لە کەرکوب لە دوای 2023 طبعاً ڕەنگە لە ناو بەرنمەکەی ئاماژەمان پێداوە ئەم ئەسیری لە 1960 تووشی شێرپەنجەی قوڕک ئەبێ لە ماوەی 2 ساڵە تەشەنائەکە لە 1962 کۆچی دوایی ئەکا لە 62 لە دوای ئەمە ئیتر تا 2003 لە گردی شەمحێدین ئەنێژرێ هەرچەنە ئەو خۆی لە دێڕە شعرێکە لەو دیوانە ئاماژەبەوە ئەدا کە ئێوێ لە گردی سەیوان بنێژرێ بەڵام لەبەرەوەی 4 مناڵی زاواکەی بۆ بەجێماوە ئەم بەخێویان ئەکات دوجار لە سەرەمەرگا وەسیەت ئەکا لە گردی شەمحێدین لە کەرکوک بینێژن ئێمە لە 2003 دوای ئەوەی کە بەعس ڕووخا لە ڕێی بنکەی گەلاوێژەوە لە ڕێی کەسایەتی کەرکوک ڕەزا کەبابچیەوە گۆڕەکەی ئەسیریمان دۆزیەوە نۆژەنمان کردەوە و ئێستا ماوە تەنانەت ماڵەکەشی تا 2006 و 2007 مابوو بەڵام بەداخەوە زۆر هەوڵماندا بیپارێزین کەس بدەنگمانەوە دەستان خۆش بێت کاکدانە لە کۆتایی بەنامی قەلەندەرخانە زۆر سپاس دەکەین بۆ ئەم زانیاریە بە نرخانە دەربارەی ئەسیری شاعیر زۆر سپاس بۆ هاوکارم قەلەندەرخان هەروەها زۆر سپاس بۆ ڕێساخان و دەست و پەنجە ڕەنجینەکەی خۆشەویستان لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەی قەلەندەرخانە دیارە دەبێت بە شعرێکی بە نرخی ئەسیری ئەم بەرنامەیە کۆتایی پێبێنین ئەو شعرش کە بەڕۆحی زۆر بەمان ئاشنایە شعری بێرە کوردستان کە هەر ئیسا کاکدانە ئیشارەتی پێکرد فەرموو خەندەخان. ئەسیری لە شعری بێرە کوردستاندا دەفەرموێ بێرە کوردستان عەزیزم گەر تۆ سەیرانت دەوێ بت بەما قەندیل ئەگەر گوڵزاری کوێستانت دەوێ سەیرە و خێڵانە کە نیشتوونەتە داوێنی چیا با بچین بۆ ماڵی کوردێ گەر تۆ خوێشانت دەوێ بت بەما سەرپیرە مەگرون و کاژا و شەرا بێڕەسەد سەیری مەهوو پەروین و کەیوانت دەوێ بت بەما پایتاقی لای سەرپێڵ و سەرمیل و کرەند پێت نیشاندەم 100,000 ئاساری ساسان